ئازیزانی NRT سلااوتان دەبێت لەگەڵەوەی دەبوو ئەمڕۆ پەرلەمانی عێراق سەرۆک کۆمار هەڵببژێرێت کە پشکی کوردە بەڵام دوجار لەسەر داوای فراکسیۆنە کوردەکان هەڵبژاردننی سەرۆک کۆمار دواخرا بەهۆی یەکلانەبوونەوەی یەکێتی لەسەر کاندیدێک. پەرلەمانتارێکیش دەڵێت ئەگەر تەنیا کاندیدێک نەبێت بۆ ئەو پۆستە ڕەنگە کورد ئەو پۆستەی لە کیس بچێت. بەڕێزان ئەمە دەبێتە تەوەری ئەم شەوی دیوی دووەمی هەواڵ بە میوانداری بایزید حەسەن پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان هەروەها سامان فەوزی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوولاتان زۆر بەخێر بن. قسەیەکی لەسەرەوەی کە مەترسی هەیە ئەگەر کورد تەنیا یەک کاندیدی نەبێت بۆ ئەو پۆستە ڕەنگە کورد ئەم پۆستەی لە کیس بچێت. سەرەتا ئەم پرسیارە ئاراستی تۆ دەکەم کاک سامان کۆمنتی ئێوە لەسەرەوە. یعنی بەبێ ئەوەشی کە یەک کاندیدی هەبێ احتیمال هەیە ینی ئەگەرە هەیە کە کەسانێکی دیکە خۆیان بپەڵێنەوە لە تەوافقەکان لا بچن بە دەربێت و ینی ئەگەرێک کردەمێنێتەوە کە ئەو پۆستە ئەگەرێکی کەمیش بێ کە بەر کورد نەکەوێت بەڵام ئەگەر بێت و کورد چەند کاندیدێکی بێ ئەو ئەگەرە زیاتر دەبێت کە ئەگەر لەوانەیە ئەو پۆستە بەر کورد نەکەوێت بەڵام دەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئەگەر کوردی یەک کاندیدی هەبێ و کاندیدەکەی بە ڕسمی بناسێنێت جگە لەوە لەوانەیە چەند کاندیدێکی کەش هەبێ کاندیدی کورد بن بەڵام ئەوەی کە کاندیدی حیزبە سیاسیەکان بێ لایەنەکانی دیکەی پەرلەمانی عێراق مەبەستم لایەنە سونی و شیعەکانە پابەند دەبن بەوەی کە تەوافقی لەسەرەکە کە کاندیدی حیزبەکەی یان لایەنە سیاسی کوردیەکانە وەکو لایەنە حیزبی لایەنە دەنگ بۆوان دەدرێت بۆ چانسی و دەمێنێت زیاتر دەبێت بۆ دەرچوون نەک ئەوەی کە بە شێوازێک کە دوور لە تەوافقاتی حیزبە سیاسەکان لە دوور لە تەوافقی حیزبەکەی یان بڕیاری حیزبەکەی خۆی کاندیدەکە پێم وایە چانسی کەم دەبێت. پرسیار لە هەردووکتانەکەم سەبارەت بەوەی کە لەم دۆخەشدا تەوافق تا چەند کاریگەری و ڕۆلی خۆی دەبینێت بەڵام ڕوخسەت لە ئێوەش دەخوازم و لە بینەرانیش دەچینە لای چەند پەرلەمانتارێکی عێراق لە فراکسیۆنە جیاوازەکان لەلایەنە کوردیەکان دیارە بۆ وەرگرتنی ڕای ئەوان لەسەر بابەتەکە. لە ئێستادا بەختیار شاوەیس ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان دەکات. بەختیار سڵاوت لێبێ. باز لەوە کرا کە یەکلاکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆک کۆمار جێهێڵدراوە بۆ لایەنە کوردەکان لە پەرلەمانی عێراق. دەمەوێت بزانم بە چه میکانیزمێک دەنگدان یاخود هەڵبژاردن یاخود یەکلاکردنەوەی کاندیدێک ئەنجام دەدرێت لە ناو فراکسیۆنە کوردەکاندا. وڵاتان لێبێ ڕێزی تایبەتیم بۆ هەردوو میوانی خۆشەویست و تەواوی بینەرانی خەڵکی کوردستان هەیە. بێگومان وەک خۆتان ئاگادارن ئەو مەسەلەیە لە دوای کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی تا ڕادەیەک دەرچەیەکی بۆ دۆزراوەتەوە ئێستا کە دەدرێتن 62 پەرلەمانتارەکەی لە بەغدا بۆ ئەوەی کە لە نێوان فرە کاندیدیدا ویان دوو کاندیدیدا کاندیدە گەڵبژێرن. ئێمە وەک ئێستا پێیان ڕاگەیاندین دەکرێت ئەم شەو کۆبوونەوەیەکمان هەیە سەرەتا ڕەنگە سەرۆکی فراکسیۆنەکان دانیشتن بکەن و ڕێیەکی تریژەیە هەرمومان ئەم شەو دانیشتن ئەەکەین و ئەو مەسەلەیە یەکلایی ئەکرێتەوە و ئالێتەکەیشی دیاری ئەکرێت ئەگەر ئەم شەویش تەواو نەبێ بە تەئکید پێش دەستپێکردنی کۆبوونەوەکەی بەیانی ئێمە مەسەلەیە ئەبڕێنینەوە و دڵنیاتانەکەمەوە بە یەک کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێمە ئەچینە ناو پەرلەمانی عێراقیەوە. باشە فراکسیۆنەکان بەجیا ئەم پرۆسەی دەنگدانە ئەنجام دەدەن یاخۆت پێکەوە هەموو فراکسیۆنە کوردیەکان یان تاوەکو ئێستا ئەو ئالێتە یەکلا نەکراوەتەوە؟ تا ئێستا یەکلای نەکراوەتەوە بەڵام کۆبوونەوەمان ئەبێت ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی بە تەئکید کۆبوونەوەمان هەبوو بەڵام ئێستا دەنگۆیەکی تر پێیان ڕاگەیاندین کە ڕەنگە کۆبوونەوەکە فراوان بکرێت بۆ ئەوەی کە لایەنەکانی تریش بەشداریکەن لەو کۆبوونەوەیەدا هەم ئالێتەکە دیاری ئەکرێت و ڕەنگە ینی هەر ئەم شەویش کۆتایی پێ بهێنین یعنی ئەگەر بە دەنگدان بێ بە هەشتێکی تر بێ بەڵام گرنگەوەیە کە ئێمە بتوانین سبەینێ لە کاتژمێری 11 کە کۆبوونەوەکە دەست پێەکە بە یەک کاندیدی یەکێتی لەسەر پشکی کورد ئەچینە پەرلەمان. باشە بەختیار شاوەی زۆکو ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بەکام لەو دوو کاندیدە دەدات؟ لە ڕاستیدا کارزانەمە پرسیارێکی شەخسیە ڕەنگە تا دەم نەدەی ناتوانی باسی بکەیت. سوپاس بۆ بەختیار شاوەیس پەرلەمانتاری یاخود ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە و بۆ وەرگرتنی ڕای پەرلەمانتارانی عێراق
لە فراکسیۆنە جیاوازەکان ئێستا کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی گۆڕان لەگەڵمانەکە کاوەسلااوت لێبێ ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان دەنگ بە کام کاندید دەدەن بۆ پۆستی سەرۆک کۆماری عراق؟ زۆر سپاسان دەکەم سڵاوم بۆ میوانەکانت و بۆ بینەران هەیە لە ڕاستیدا ئەم مەسەلەیەوەم پرسە زۆر گرنگە کە ئێمە پێش هەر شتێک تەرکیز لەسەرەوە بکەین کە ئێمە بە یەک کاندید وەکو کورد بچینە ناو کۆبوونەوەی پەرلەمانی عراق و هەر یەک کاندید هەبێ بۆی هەمومان بتوانین پشتیوانی بکەین کە خۆتان دەزانن بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پشتەکەی بەرکەوتووە لەم ماوەیەدا نەیتوانی ئەوە بکە و ئەمڕۆ تووشی حراجێکی زۆر بووین بەهۆی ئەوەوە و داوامان کرد کە ئەم مەسەلەیە بۆ ماوەی 24 ساعت ئەم مەسەلەی پرسی کاندیدکردنی سەرۆک کۆمار بەڵێ ڕوونەکەیەوە ڕازی بوو بەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بۆ ئێمە دەنگ بەچێ دەدەین لە ڕاستیدا ئێمە وەکو بزوتنەوەی بڕان بڕیارێکی یەکلاکەرەوەمان نییە دەنگ بەچێ دەدەین بەڵام ئەوەی کە چونکە ئێمە اختیارەکەمان لە نێوان دوو کاندیدایە کە هەردووشیان کوردن و هەردووشیان لە یەک حەزبن لەبەرەوە لەبەرەوە ئێمە گرنگەوەیە کە یەک کاندیدمان هەبێ و زیاتر ئەوە دەمێنێتەوە بۆ ڕای کاندیدەکان خۆیان. باشە کاکەوە دوجارێەوە پەرلەمانتارن و بە دەنگی خەڵک چوونەتە پەرلەمانی عێراق یعنی پێم وە بە حاڵەتێکی ئاساییش ئەگەر ڕاکانی خۆتان ئاشکراکەن بۆ خەڵک. کاو محەممەد وەکو ئەندامێکی پەرلەمانی عراق دەنگ بە کام کاندید دەدات؟ لە ڕاستیدا ئەم مەسەلەیە وەکو گوتم ئەمە گرنگ نییە چونکە ئێمە ئەوە خەڵکی کوردستانیش تێداگیری لەسەرەوە دەکە کە ئەمە ئیستحقاقێکی نەتەوەیەوە ئەم پۆستە لە دەست کورد نەچێ ئەوە مەسەلە گرنگەکەیە و مەسەلە جەوهەرێکەیە لەبەرەوەی من پێوانیە ئەوە گرنگ بێت کە ئێمە دەنگ بەکانیان دەدەین ئەوە بۆ پەرلەمانتارەکان خۆیان دەگەڕێتەوە چونکە هەر کامێشان بێ گرنگەوەیە کووردە بۆ پۆستەکە لە دەست خۆمان بمێنێتەوە ئەوە لە هەموو شتێک بە گرنگتر دەزانین. بەڵێ سوپاس بۆ کاو محەممەد ئەندامی پەرلەمانی عراق لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان هەر لەسەر هێڵی تەلەفۆن پەرلەمانتارێکی پەرلەمانی عراقمان لەگەڵە بەڵام لە فراکسیۆنی پارتی ئەویش کاک ئەردەڵان نورەدینە کاک ئەردەڵان سڵاوت لێبێ کێ دیاری کراوە یاخود ئەو دەستەیەکێن کە ئەو دەنگدانە یاخود یەکلاکردنەوەی ئەو پۆستە ڕێک دەخەن لە نێوان فراکسیۆنەکاندا؟ کاک ئەردەڵان؟ بەڵێ دیارە هاوڕێیانم لە کۆنتترۆل پێم دەڵێن کە پەیوەندەکەی کاک ئەردەڵان داخراوە لە داهاتوودا وەری دەگرینەوە. بەڵێ دێمە لای ئێوە کاک بایەزید ئەو پرسیارەمە ڕاستی کاکسامان کرد بەوەی کە باز لە مەترسیەک دەکرێت لەوەی کە مادەم کورد دوو کاندیدی هەیە ئەگەر ئەم کاندیدانی نەکا بە تاکە کاندیدێک ڕەنگەم پۆستە لە دەست کورد بچێت. کاکسامان وتی دوجار ڕەنگە بگەڕێنەوە بۆ تەوافق لەم دۆخەی ئێستادا تەوافق ئەو ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە؟ تەوافقی بینی چێ مەقسەد لە چیە؟ بۆ نمونە کورد و لایەنە شیعی و سونەکە خۆی ئەوە 10 ساڵە دوای 10 ساڵی 2023 پرۆسی سیاسی لە عێراق بە تەوافق ڕۆیشتووە بڵێن لە خولی پەرلەمانی یەکەم لە خولی دووەم بڵێ خولی یەکەم و دووەم بەڕێز مامزەلا بەس حەزەکەم یەک نمونە بمێ بۆ نمونە لە سەروەختی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی نوێدا یعنی ئەحمەد چەلەبی بۆ خۆی تا ڕادەیەک ئەم بابەتی تەوافقی هەڵوەشاندەوە بۆی کە تەنانەت ڕێگری کرا و هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان چەند کاژمێرێک دوا کرد. بەڵام لێرە ئێستا کە تەماشاکەین 113 کەس خۆیان کاندیدکرد بە سەرۆک کۆمار بەڵام بە گوێرەی ڕێنمایەکان 41 کەس ماونەوە بەڵام لێرەدا یەک شت هەیە ینی پۆستی سەرۆک کۆمار پشتی کووردە وابێ دەبێ کورد بێ لە پشتی کوردیش دەبێ ئەو کەسانە بن ئەو کەسێ بێ کەوا بڵێن فراکسیۆنە کوردستانەکان ئەوان هەڵبژارد ئێستا بڵێن دکتۆر نەزمەدینیش کاندیدە بەڵام ئەو بۆ خۆی لە دەرەوەی ینی فراکسیۆنە کوردستانەکان خۆی کاندید کردووە من پێم وایە ئەگەر بێت و ئەگەر تا بەانی ساغ بێتەوە کە یەکێکیان بێ ئەو یەکە بێ مسۆگەر دەسێت لە بەرسی لەبەرەوەیکەوە ئەگەر بێت و بڵین پۆستی سەرۆک کۆماری بەر ئەو کاندیدە نەکەوێت کەوا فراکسیۆنەکان داناوە من پێم وایە کورد لە پرۆسی سیاسی دەکشێتەوە ینی ئەو سەنجی کەوا لە نێوان لاەنە سیاسەکان عێراقدایە هەڵدەوەشێتەوە پرۆسی سیاسی دێتەوە سفر و یعنی کە بێت و سەرۆک کۆمار دەنەسی یعنی لانی کوردی ئێوە بڕۆنەوە کوردستان و چیکە لە بەغدامە بن یعنی ئەوە شتێکی زۆر مەترسیدار هەروەها چارەنووسی عێراق بەرەو شوێنێکی نادیار دەبات لەبەر ئەوەواتە هیچ ئیشارەتێک نابینن لەوەی کە مەترسی بێت
ئەم پۆستە لە دەست کورد بچێت؟ من پێم وایە یعنی ئەگەر بێت و لایەنەکان وەکو بڵێن لایانی شیعە و لایانی سونەکانیش ئەگەر ڕێکەوتن هەبێت بە جۆرەی ڕێکەوتنەکە بێ ئەوە دەبێت بە دەنگ بەو کەسە بدەن کە بڵێن فراکسیۆنە کوردستانەکان داناوە نەک بەی کە بدەن یعنی ئەوەی دەنگ بە غەیری ئەوانە بدا ئەوە مەبەستی ئەوەی کەەوە پرۆسی سیاسی لە عێراق دێتە کە ئێستا بەخۆی عێراق لە بارێکی ئاسایشی خراپدایە و پرۆسی سیاسی تقریبا وەکو بڵێن پەچی کەوتویان بڵێن بەرەو شکست شووە کەەوە بکرێنی ئەو کاندیدەی کە فراکسیۆنە کوردستانەکان دەستیان ئەو دەرنەچێت ئەوە پێم وایە پرۆسی سیاسی عێراق بەرەو دەچێتەوە سەر مربعی یەکەم و ئەوە دەبێتەوەی کەواجارێکی کە پشێوی زیاتر لە عێراق دروست بێت و ئێستا کە تەماشاکەین عێراق پێویستی بۆیەکە حکوومەتێکە بێت بۆی کاروبارەکان بەڕێوبەرێ بە تایبەتی کە تەماشاکەی بڵێن داعش هەندێک مووسڵ و هەندێک لە کەرکک و دیالە و ڕوومادی داگیر کردو و ئێستا مەسەر بڵێن وەزی ئەمنی عێراقیش خەتەرە و ئەگە بێت و حکوومەتەکەش دروست نەبێ ئەوە وەزی عێراق بەرەو خراپتریش دەڕوات. بەڵێ دەگەڕێمەوە هەروە ئەو شتە لە بەرژەوەندی هیچ لایەنی عێراقیش بە کورتی دەمەوێت کاگەر دەڵان پێما بێ ئێستا لەسەر هێڵی تەلەفۆنە دەڵان نورەدین پەرلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی پارتی کاگەر دەڵان سلااوت لێبێت ئەگەر جۆت لە دەنگی من بێت ئەو کات پرسیاری ئەوم کرد کە کێ ئەو دەستەیە یاخود کێن ئەو دەستەی کە بابەتی یەکلابوونەوەی پۆستی یاخود کاندید بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق لە نێو فراکسیۆنە کوردەکان یەکلا دەکاتەوە. سڵاو لە ئێوەی بەڕێزیش داوای لێبوردن دەکەم خەتەکە وا دیار بوو دەکەوت بەڵام کە بڕیارە ئەم شەو فراکسیۆنە کوردەکان هەر هەمیان لە کۆبنەوەیەکی گشتگیردا بڕیار لەسەر ئەوە بدەن کە کامە کاندید ببێتە کاندیدی کورد بۆ بەیانی بۆ ئەو ئیجتیماعی کە لە کاتژمێر 11 بەیانی ئەنجام دەدرێت کەواتە کورد وا بڕیارە بە یەک کاندید بەشدار بێت و یەک هەبێت هەبێت چونکە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا دووبارە ماڵی کورد پەرتەوازەی تێبکەوێت و دووبارە ئەو پۆستەیە تووشی ترسێکمان دەکات بۆیە وا پێویستە کورد بەیانی بەیەک کاندیدی بێژۆر بۆ ئەم مەبەستش ئەم شەو کۆبنەوەیەکی گشتگیر دەکرێت لە نێوان گشت ئەندام پەرلەمانەکان گشت فراکسیۆنە کوردیەکان هەمیان بەشدار دەبن هەر یەکە دەنگ دەدات بە کاندیدێک لەو دوو بەڕێزە بەڵێ کاگەر دەڵان ئەوەی کە ڕوونە لە ئێستادا ئەو دوو کاندیدەی کە هەن بەرەم ساڵح و فواد معسوومە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دموکراتی کوردستان دەنگ بە یاخود فراکسیۆنەکەی پارتی لە پەرلەمانی عێراق دەنگ بە کام لەم کاندیدانە دەدات؟ هەر ئەندامێک ئەندامەکانی پارتی یاخود هەر لایەنێکی تر هەر فراکسیۆنێکی تر بە تەواوەتی ئازاد کراوە کە دەنگ بە هەر کاندیدێک لەو کاندیدانە دەدا ئێمە دەزانین بەڵێ کەواتە ئەردەڵان نورەدین وەکو پەرلەمانتارێک لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دەنگ بە کام کاندیدانە دات؟ تاوەکو ئێستا بڕیارم نەداوە بەڵام بێگومان ئەمنیش پێویستە لە خلالی ئەو فترەکەمەیە بڕیاری خۆمان یەکلایەکەینەوە ئێمە هەمومان دەزانین کە هەردوو بەڕێز خزمەتی زۆری کوردیان کردیا و هەردوو بەڕێز تەجروبەی پێشتریان هەیە لە بەغدا و هەردوو بەڕێز کوردن بۆ هیچ یەکێکیان نییە و هەر یەکێکیان بی ئێمە بەڵێ زۆر سپاس بۆ ئەردەڵان نورەدین پەرلەمانتاری پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ بەڕێزان دیارە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRT و پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکانم بنووسن. کاک سامان دێمەوە لای بەڕێستان لەسەر مەسەلەی تەوافق بە تایبەت ئەو نمونە زیندوی کە بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بینیمانەوەی کە ئەحمەد چەلەبی خۆی کاندید کرد بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو تا چەند پێتان وایە لەم دۆخەی ئێستادا تەوافق ڕۆڵی خۆی دەبێت و کاریگەری خۆی دەبێت؟ بەڵێ دیارە ئەوەیە کە ئەحمەد چەلەبی خۆی پاڵاوت بەبێ ئەوەیەوە لە ناو هاوپەیمانی نیشتیمانی شیعەیە بڕیار لەسەر ئەوە بدرێت وەکو ئەندامێکی هاوپەیمانەکە بەڵام نەگۆکو ئەوەی کە بڕیاری لێدرا بێت سەرۆکایەتی هاوپەیمانی نیشتیمانی ئەو پەیامێکی پێبوو پەیامەکەشی گەیان پەیامێکی سیاسی بوو و من ئەو کاتە لەو ئەستۆدیۆیە دانیشتیم پێم وا بۆ شتێکی باشە بە تایبەتی بۆ هەڵبژاردننی سەرۆکی وەزیران کە دەشێت دووبارە بکرێتەوە واتە چەند کاندیدێکە بێ ئەگەر نەگەشتنە دەرەنجام لە ناو هاوپەیمانی نیشتیمانی شیعەیە دەشێت زیاتر لە کاندیدێکە بێ وەکو هاوپەیمانی نیشتیمانی شیعە دواتر هەڵبژاردنەکە ینی دەنگدانەکە بدرێتە دەستی پەرلەمانتاران بڕیاری خۆیان لەو مەسلەی بدەن ئەگەر لەسەر مەسلەی کاندیدکردنەوە نەکردنەوەی نوری مالکی نەگەشتە
دەرئەنجامێک بەڵام طبعاً لە دوجاری شاه حیدەر عەبادی بە دەنگی زیاتر لە ئەحمەد چەلەبی پێشکەوتوو بەڵام لەسەر مەسەلەی سەرۆکی کۆمار پۆستی سەرۆکی کۆمار من پێم وایە لە دوجارە کاندیدەکەی کورد دەردەچێت یەکێ لە دوو کاندیدە دەردەچێت بەڵام نایەڵەن بە دەنگێکی هێژگار زۆر دەربچێت خۆمان دەزانین پەرلەمانتاران 325 پەرلەمانتارە لە کاتی دەنگدانەکەی ڕنگ بێت چۆن لە ناو سێ سەرۆکایەتەکەی پەرلەمان سەرۆک و دوو جێگرەکەی وایان کرد نوێنەرەکەی کورد کە کاگارەمیشە محەممەدە بە کەمترین دەنگ لە چاو جێگری یەکەم و لە چاو سەرۆکی پەرلەمان دەرچێت واش دەکەن بە هەمان شێوە سەرۆک کۆمارەکەش بە چاپۆشین لەوەی کە ناوی چێ وا دەکەن کە بە دەنگێکی کەم دەرچێت بەس بۆچی ئەو هەموو ئەماکەن و کاریگەری هەیە ئەگەر بە دەنگێکی کەم بڕۆ لە دوجارە و کەسە دەرەچێت بەڵام ئەمە بۆ مێژوو بۆ حساباتی خۆیانە و ڕنگ بێ بیانەوێ ئەو کەسە دەنگی کەمتر بێنێ لە پۆستی سەرۆکی وەزیران کە لە دوای ئەو باڵێن کاندید دەکرێت ئەمانە هەمووی حساباتی وردە بەداخەوە دەبووای ئێساکە کورد ئیشی لەسەر و مەسەلێ بکردایە نەوەکو ئێساکە تا ئەم دقەیە خەیاڵی لای ئەوە بێ لە ناو کووردا کام کەسیان بەتەتیش لە ناوێک حیزبە کام کەس کاندید بێ بۆ ئەو پۆست ئێستا دەبووای حسابی ئەوەیان کردایە ئەوە تا نێرۆک و باز لەوە دەکرێت ئەمە تەوقیع ئەوم کردە و ڕۆژێک کە سەرۆکی پەرلەمان لە یەکەم و تاریخ خۆیدا کە باسەوەی کرد هەموو هەوڵاتێکی عێراقی دەتوانێت خۆی کاندید کە یەکسەر ئەو تێبینیم دەربڕی وتمەوەی ئیشکالێک دروست دەکا وا دەکا سەدان کەس خۆیان کاندید کردن چونکە تەنها خۆ کاندیدکردن دەبێتە خاڵێک کە ئەو کەسەی پێ دەناسرێنێ لەسەر شەقامی عێراقی لەناو وەسەڵی سیاسیدا ئەگەرچی سەرکەوتوش نەبێ بۆیە من تەوقعەکەم ئەوان حساباتی خۆیان بکەن و دەبێت کورد لێرە حساباتی خۆی بکە وا بکە سەرۆک پۆستەکەی سەرۆک کۆمارکە بەر کورد دەکەوێت جگە لەوەی کە دەبێت کورد بێ و دەربچێ کە تەوقعی جوایە دەربچێ ئەگەرچی لە سیاسەتە هەموو شتێک واریدە هەموو ئەگەرێک واریدە کە لەوانەیە بەر کوردیش نەکەوێت باشە بۆچی بەڵام دەبێت وا بکەن کە دەنگی زیاد بێت یەکێتی نەیتوانی بۆ خۆی یەکلا ببێتەوە لەسەر کاندیدێک و بینێرە دۆک و کاندیدی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار بێگومان منیش پێم وایە دەوای یەکێتی مادەم ئەو پۆستە بەر یەکێتیەکە و دەبووە یەکێتیەوە یەکلااو کردایەوە یەک کەسی کاندید کردایە بەڵام بەتابەتی یەک کەسی بۆ ناو پەرلەمانی عێراقی کاندید کردایە بەڵام ئێستاش نەچووە لە دوجارە یەکێتی ئێستاەوە گوێمان لێبوو لە کاک بەختیار و ئەم ڕۆژ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە کاک مەلا بەختیار گوێمان لەوە بووە کە لە دوجارە کورد بە یەک کاندید یان یەکێتی بە یەک کاندید دەچێتە ناو خۆی ناتوانێت لەسەر کاندیدێک گلا ببێتەوە ینی بۆچی تا ئێستا نەیکرد پەیوەندیدارە بە بارودۆخی سیاسی ناوی کێتیەوە لە ڕابردوو شاو حاڵەتەمانە بووە لە دوجارە یەکلای کردوتەوە لە بینی پۆستی جێگری سەرۆکی وەزیرانە کە حاکم قادر بێ کاقوبا تاڵەبانی بێت لە دوجارە یەکلای کردەوە ئەمەشیان ئەگەر بە دوو کەس بچێتە ناو دەنگدانەکەم بەکارێکی نەشاوی دازم نەکارێکی خراپی دانم بەڵام کە دوو کەسی کاندید کردووە و داوێتێ دەست لایەنە کوردستانیەکان و پەرلەمانتارە کوردەکان یەکلایکەنەوە هەندێک شتێ لە سەرەتایە ناخۆش دەرەکەوێ ڕەنگ بێ وەکوڵێ ڕوبەدارەتی نافعتون ناخۆش دەرەکەوێت بەڵام پێم وایە ئەمە ڕنگ بێ هەنگاوێکی چاک بێ بۆ داهاتوو بۆ پۆستی دیکەش یەکلایکەنەوە لە ئەو 62 پەرلەمانتاری کورد نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان دەکەن بە خەڵکی کوردستانیەکانی دەروی هەرێمی کوردستانیش من پێم وایە ڕنگ بێ ئەوە ببێتە عادەتیش بۆ هەندێک پۆستی دیکە لە ناو پەرلەمانتارانی کووردا هەندێک پۆست ئەگەر زیاتر لە چەند کەسێکە بوو با بڵێن اختیاریش بدرێتە ئەوان چکە ئەوان لە دوجارە نوێنەری خەڵکن و خەڵک دەنگی بەوان داوە هەرێکێ لەوانە بە گوێرەی دەستورحاڵەتێکی باشەوەی کە یەکێتی کردی دووکان ڕنگ بێ مەبەست لە سەرەتایە باش نەبێت لە سەرەتایە باش نەبێت هەندێک هەنگاوی سیاسی هەیە لە سەرەتایە باش نییە منیش بەلامەوە سێر بووم بەلاشمەوە خۆش نییە کە یەکێتی دوو کاندیدی هەبێ بەڵام ئەگەر دوو کاندیدەکە بۆ ئەوەی بێکە دوجارە بەوە بشکێتەوە کە پەرلەمانتارانی کورد لە ڕابردوودا هیچ دەورێکی ئەوەمان نەبووە قەرار لەسەرەوە بێن فڵان بێتە وەزیران فڵان بێتە فڵانە پۆست ئەگەر ئەمە ببێتەکردنەوەی ئەو دەرگایە من بەکارێکی خراپی نازانم هەنگاوێکە و هەموو شتێکی تازەش لە سیاسەتە ڕنگ بێ قورس تەقابل بکرێت ڕنگ بێ یەکێتی مەبەستیەوە نەبێت لە سەرەتایە ڕنگ بێ منیش ڕەختم لەو مەسەلەیە بێ بەڵام ئەگەر ئەو دەرگایە تازەیە بکاتەوە لە ڕووی ئەوەی کە هەندێک نوێنەرایەتی کورد هەیە لە بەغا لە دوجارە پەرلەمانتارانی کورد لەبەر ئەوان دەنگیان داوە قەراری خۆیان بن کێ دەچێتە پێشەوە من ڕنگ بێ بە کارێک بێ لە سەرتایە تێبینی و ڕەختەمان هەبێ بەڵام لە دوجارە بە باش وەکو پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو دوو کاندیدە فەرمی کە ئێستا یەکێتی هەیەی و کاندیدێکیش لە دەرەوەی فراکسیۆنەکان کە دکتۆر نەجمەدین کەریمە و دوجار سکرتێری ڕۆژنامەوانەکەی ڕەتی کردەوە کە خۆ کاندیدکردنی کشان دەبێتوانێ پێتان وایە ئەم پۆستە بۆ کام لەم سێ کاندیدەیەکرا دەبێتەوە دیارەکو چۆنەوە بە ڕێزانەی کەش پەرلەمانتارەکانی کەش ناتوانانی باسەوە بکەن کە دەنگ ئەدەر بەکێ منیش بە هەمان شێوە ناتوانم قسە لەسەرەوە بکەم کامیان
یەکلا دەبێتەوە یان دیارە مەکتەبی سیاسی هەردوو دوو کەسی کاندید کردووە ئەوی دیکەشیان هەر ئەندامی مەکتەبی سیاسی و هەرسێکیان باش ئەگەر پرسیارەکە کوامیان گونجاوترن بۆ ئەوی بچنە پۆستێکی لەو جۆرە جاریش کەش ناتوانم ئەم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە چکە مەسەلەی دەنگدان جەنابوت بۆ ئەوان وتت ئێوە نوێنەری گەلن دەبێ ئەو شتە بۆ ئەعلان بڵێن نەخێر مەسەلەی دەنگدان بەتێتی لەناو کۆمەڵێک کەسی سەرکردایەتی کووردا مەسەلەیەکی شخصیە بەشێکە لە بڕیارە شخصیەکان کە ئەو کەسە دەیدا ڕەنگە لە ناخی خۆمان لە ئێستاوە پێم وابێ یەکێ لە پرسیانە گونجاوترە لە دوانەکەیکە بەڵام ناتوان بۆ ڕاگەاندنی باسکەم. بڵێ کاک بەزید بێمە لای جەنابتان تۆژۆک و پەرلەمانتارێکی پێشوویانی پێتان وایە کام لەم سێ کاندیدە چانسیەوەیان هەیە کە ببنە سەر و کۆماری عێراق خۆی لەبەرەوەیکەوە بەڕێز دکتۆر نزبەدین خارجی فراکسیۆنەکان خۆی وەکو شخصی کردوێتی ئەوان دوورترە بەڵام وەکو بڵین لە بەڕێز دکتۆر بەرهەم و دکتۆر فواد معسووم لەوانەیەکی کامێ بەڵام باشتر بوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ناکوێکی ناوخۆیەکەوە هەیەە لە بڵێن ئێستا بوونە دوو بەش بەشێکیان پشتگیری دکتۆر بەرەم دەکەن بەشێکیان پرژێت دکتۆر فواد دەکەن ئەگەهاتبان بۆ خۆیان لە ناو خۆیاندا ئەو کێشیان چارە سەرکردایە بڵین وانە دەبوو بڵێن عەرەبەکان بڵێن فەرم و کورد بە هەموو کورد ناتوانکەوە کاندیدێک بۆ پۆستی سەر و کۆمار دەستنیشان بکەن بەڵام مەسەلەی ئەحمەد چەلەبی فەرقیەیە ئێستا ئەو دوو کاندیدەی بۆ سەر و کۆمار هەردووکی لە حیزبێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەوەی حیدەر عەبادی لە حیزبی داعوای ئەو بۆ خۆی فراکسیۆنێکیەیە ئەحمەد چەلەبی لەگەڵ بڵێن مەجلیسعەلایە یعنی ئەوان دوو فراکسیۆن وەکو بڵێن یەکێتی و پارتی بوو یعنی لەیەک بڵێن هەردووکیان لەیەک ئەوە نەبوون لە یەک حیزب بێن منافسەیەکەن بەڵکو لە دووی جیاواز بوون و وەکو دکتۆر سامانیش باسی کردەوە مەسەلێ بەڵام بۆ دەنگدانەکەش بۆ دەنگدانەکەش من پێم وایە ئێستا بڵین 62 پەرلەمانتاری کورد لە بەغدا فراکسیۆنی کوردستانەکان بیکەنە دەنگدانی نهێنی بۆی کەسی حراز نەبێ بێجگە لەوەش بڵین کە ڕۆژێکی کاکەیەکێکیان بوو بەسەر و کۆماری یعنی وەکو بڵین هەستیاری نەبێ بەرامبەریان ڕقی لەلایەک نەبێ بڵێ فڵان کەس دەنگی بۆ دام دەیوت بەڵکو وا بکەن بڵین 62 پەرلەمانتارەکە کۆ ببنەوە بڵین دەنگدانی نهێنی ئەگەر بە ئاشکرا ینی ئەم دەنگدانە بکرێت خۆی سەر و کۆماریش بە دەنگدانی نهێنیە بۆ ئەمە باشکرا بکەین لە پەرلەمانی عێراقیش هەڵبژاردننی سەر و کۆمار هەمووی بەچیە لەگەڵ ئەوەکانی هەمووی بەنهێنیە ئەی بۆ من باشکرای باشە سەفیری باشتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارێکی بۆ تۆ ناردۆ دەڵێ وەکو بزوتنەوەی گۆڕان پشتگیری لە کام کاندید دەکەن بۆ پۆستی سەر و کۆمار تا ئێستا بڵێن سەرۆکی فراکسیۆن لە بەغدا تا ئێستا ئەوە ساغ نەکراوەتەوە بەڵکو یعنی زۆر لە سیاسەتدا هەموو شتێک واردە لەوانەیە بڵێن ئەم شەو لەو دوکاندەیەکیان بکشێتەوە بۆی کەەوە ئەویکەیان بێتە پێشەوە پێویست بە ئەوە دەنگدانیش نەکات لە بینی لە نێوان فراکسیۆنی کوردستانەکە ئەو احتیمال بەڵام تا ئێستا گۆڕان ڕێی بازم ساغ نەکردێتەوە وەکی من ئاگام لێبێت تا ئێستا بڕیاری کۆتایی نەدراوە. بەڵێ پرسیارێکی دیکە بۆ کاک سامان دەڵێت بۆچی هەتا قەیرانێک یاخود هەر کاتێک قەیرانێک ڕوبەڕوو یەکێتی دەبێتەوە هەموو ئەندامانی مەکتەبی سیاسیدا بەش دەبن بەسەر دوو بەرەدا دەیەوێت هۆکاری ئەمەی بۆ ڕوون بکەیتەوە دارە یەکێتی لە پێکاتەیدا لە کاتی دروستبوونیە بەرەیی بووە بەو شێوازە بووە و ئەمەش ڕەنگ بە هەندێک کەس بە خاڵێکی لاوازی لە قەڵەم با بەڵام لە ڕابردوو شابینیومان نەتوانێتی سوود لەو ڕاو ڕای جیاوازیە وەرگێت تا حدێکی زۆر ئەمە لە ناو حیزبی دیکەیان نییە ڕەنگ بە یەکێتی ئەمەی جیاواز بێت لە هەموو حیزبەکانی دیکە کە یەک کەس لەنا ئەو حیزبەیە کە وتی ئەم کەسە دابنێن تەواو یەکلا دەبێتەوە ڕەنگ بێ ئەندامەکانی دیکە جا مەکتەبی سیاسیان هەر ناوێکی دیکە لێنێ جفاتە ڕنگ بە مناقەشەی ئەو بڕیارانەکە لە ناویکێتە زیاتر مناقەشەی ئەو بڕیارانە دەکرێت بەڵام دەبواە منش لەگەڵ ئەوەم دەبواە دەنگدانەکە لە ناو مەکتەبی سیاسی یەکلا ببوایەتەوە ئێستاکەش نەچوە من ڕوکوتم من تەیدی ئەو حاڵەتە ناکەم کە هەیە من قەت بەوەی کە ئێستاکە بۆ ناڵم یعنی تەیدی ناکەم بەڵام ئەگەر ئەمە ببێتە ڕچکەیە کە نوێنەرە کوردەکان لە نێو خۆیانە دەنگدانی لەسەر بکەن ئەو سەر و کۆمارە دووجار سوودەکەی لەکوێدایە دووجار دەبێت ئەو سەر و کۆمارە ئێمە مشکلی ئەومانە هەتا لەوە سەرۆکی هەرێمیش بینیمانە لە ڕابردووە لە کاتی خۆپشاندانەکانی سلێمانی داوای ئەوە دەکات سەرۆکی هەرێم بێتە ناو پەرلەمان هەڵبژێرێت بۆ ئەوی بەرپرس بێت لە ناو پەرلەمانە کاتێک کە سەرۆکی کۆمار نوێنەرە کوردەکان دێن هەڵی دەبژێرن و جاجار لە ناو پەرلەمان هەڵدەبژێرێ ئەو سەر و کۆمارە جا هەر کەسێک بێ بێگومان ینی ئومێد دەکەن کە کورد بێ دووجار بەرپرس دەبن لە لای خەڵکی نوێنەرانی خەڵکی کوردستان کە پەرلەمانتارن چکە پەرلەمانتاران ڕاستەوخۆ خەڵک دەنگیاونەتێ ئەوان
ناڕاستەوە خۆ نوێنەری خەڵک دەنگیداوە بۆوان و هیوادارم ئەو ڕچکەیە بشکێنین ڕنگ بێت لە ڕابردوودا نەبێ بەڵام ئەو ڕچکەیە بشکێنین جاربەجار ئەو پەرلەمانتارانە لە داهاتووشە بتوانن لەناو کۆبوونەوەی خۆیانە داوای ئەو سەر و کۆمارە بکەن داوای هەندێشتی لێ بکەن یان داوای ڕوونکردنەوەی لێ بکەن یان داوای کۆبوونەوەی بەشداری بەس باشە مشتەرەکی لێ بکەن بۆ حاڵەتێکی لەم جۆرە یعنی ئەوەی کە تۆ ناودنا ڕاجایی لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ پۆستێکی لەم جۆرە نابێت ورتر با بڵێن ڕای یەکتر وەربگرن ئەم دوو خەتەی کە ئەبینرێ ئەم ڕاجایی لە ناو مەکتەبی سیاسیکێتی نیشتیمانی کوردستان نابینرێ ینی بۆ نمونە دیسانەوەکو ئەگەرێک گەڵێمەوە تا ئەوە ئێستا باز لەوە دەکرێت کە دوجارێکرا دەبنەوە لەسەر کاندیدێک بەڵام ئەگەر ئەم پۆستە لە دەست کورد بچێت عەرەبێک ببێت بە سەرۆکۆماری عێراق بەهۆی بوونی دوو کاندیدیەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمە نابێت بە بارێکی گران بۆ مێژێتە ڕخنەیەکی گەورە لەسەر یەکێتی نیشتیمانی ئەگەر دوو کاندید بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بچنە ناو پەرلەمانەوە بچنە ناو دەنگدانی عەرەب و شیاع و سوننە و کوردەکانەوە بەڵام ئەگەر دوو دانە ئەم شەویان بەیانی لە نێو پەرلەمانتارانی کوردەوە لە دوجارە یەکێکیان نوێنەرە بچێتە ناو پەرلەمانەوە یان ڕەنگ بێ هەڵبژاردن یەکێکان وەکو دکتۆر بایزیوتی یەکێکان بکشێتەوە کەم پێم وایە ئەوەنێکە و کەسە بە گەورەتر خۆی پیشان دەداوە لەبەر بەرژۆندی کورد و لەبەر ئەو سڕاع کشاوتەوە من پێم وایە کارێکی باش دەبێت بەڵام بە دوو کاندیدی یەکێتی و کورد بە فەرمی بچێتە ناو پەرلەمان من پێم وایە کارێکی خراپە خراپتریش دەبێت ئەگەر بێت و بەهۆی ئەو دوو کاندیدیە ئەو پۆستە بەردەست لە کورد بڕوات ئەو کاتە ئەو حیزبە و کوردیش ینی ئەو حیزبە زیاتر دەبێتە جێگەی ڕەخنە بەڵێ بۆ مەسەلەی و دوو کاندیدی کە ئێستا بۆتە مشکلە ینی ئێستا بڵێن لە کوردستان ینی سیستەمی حکوم شپە ڕاستیە نیمچە سەرۆکایەتیە کە سەرۆکێرم لە ناخەڵکە وەڵدەبژێرێ دەسەڵاتەکەی بەقەت دەسەڵاتی پەرلەمان ناتوانێت لێ بەڵام لە عێراق پێڵی سیستەمی حکم نظامی پەرلەمانی ینی سەرۆکۆمار پەرلەمان هەڵی دەبژێرێت پەرلەمانی دەتوانێت لای باتەوە بەڵامی کوردستان بڵین دکتۆر سامان ئەوە جیایە بەڵام لێرە خەلەلەکە لەکوێ گۆڕان لە ڕابردووە کە دەویست سەرۆک هەریان بێنێتەوە نێو پەرلەمان بۆ بوو کە پەرلەمان بتوانێت لە پرسیینەوەی لە عێراق داوایە پەرلەمان لێ پرسیینەوە لە سەرۆکۆمارکە بەڵام پێم وایە ئەو پاساوانەی بەڕێز دکتۆر سامان ئەوە نییە بڵین ئەوە یەکەم جارە بڵین پەرلەمانتارەکان لە بینی خۆیاندا کاندی دیاریکەن ئەقا یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لێرە یا بە دەنگدان بە دەنگدانی نین لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و شتەکەیان ئەوە کردوە کاردووکیان عینی دەنگ بوو کردبانە تیر و پشک باشە هەرچەند پەرلەمانتاران تەلەفۆنەوە یعنی قسەمان کردنەوە ئەوەندەی ئێمە لە پەیوەندیدا بوونەوە ڕۆژنامە نووسان باز لەوە دەکەن یاخود دڵنیاییەکیان داوە بۆی کە تاسبێنێت تەنیا کاندیدێک دەمێنێتەوە بۆ ئەو پۆستە پێتان وایە لە ئێستادا هیچ مەترسیەک مابێ بۆ ئەوەی کورد نەتوانێت ئەم پۆستە بباتەوانێ من گوێم لەەوە بوو لە کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ئەندامێکی سەرکردایەتی ئەو باسیەوەی کردکەوە ئەگە نانتوانێتێتی ئەم شەو یەکلاییکەنەوە ئەوە دەیدەنە فراکسیۆنی کوردستانەکان ئەوان دەنگ بۆ یەکێکیامدەن پێ سعادیانزە بۆ یەک کاندید بمێنێتەوە بیخەنە دەنگدانە بۆ لە پەرلەمانی عێراق بێگومانەوە شتێکی باشە ینی بەڵام دەبوو بەداخەوە دەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ئەوڵەوە یەک کاندید نەربا بۆی ئەو مشکلە نەبێ بە دوو کاندیدی ئەوەیە کە ئەوە دەردەخا بڵین کە کورد ناتوانێت ینی لەوان ناتوان کاندیدێکی دەستنیشانکەن بۆ سەرۆکۆماری لە پەرلەمانی عێراقدا. بەڵێ زۆر سوپاس بۆ بایزید حەسەن پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان هەروەها سامان فەوزی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسدانەکەم کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بوون. ئازیزانی NRT تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.